سەرباری بارینی بارانێکی زۆر لەم ساڵدا هێشتا گرفتی ئاو لە سلێمانی بەردەوامە و بەشێک لە هاوڵاتیان ناچارن بە تەنکەر ئاو بکڕن. بەڵام بەشێک لە فرۆشیاران ئاوی پیس بە ناوی ئاوی خواردنەوە بۆ ماڵان دەگوازنەوە و بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیش هۆشداری دەدات. یەکێک لەو ماڵانی کە ئاوی بە تەنکەر کڕیوە ئاوەکەی ڕەنگ و بۆنی تەواو نائاساییە و خاوەن ماڵەکە گومانی هەیە کە خاوەنی تەنکەرەکە ئاوەکەی لە تانجەرۆوە بۆ هێنابن. كل حال بينزل نابي خوي حال يعني بكاكي خواردنا وش ناي كيت ناقوش زرداوي كيك زرداو ابي اوا بدا بي براد بيكرن بو خواردنا ولا شي بو او ايش كاي بك ايش دار بيسا نازانم لك يعني كاي شي اللي تخواي باكالي باكي تشوزاني الو او بيسي تانجر لو غوا بمانين بكل بارش بيماني اي ابي بابا بوغني لي زردكاتو عالم چاويكا كتنكركانسين لي فريكن بقربانه يشتا بپارش بيمان فروشين ابا وغوا ابي 5 ساعه تليفونيان بوك جا ام جاري بين بملت شابازشين بمن ها وغوا كمان اي بوشي امانه بوشالاكن يا مش جناحين خو الله غريتو بين بدمانو بقربانتان بله بەهۆی ناپاکیژی ئاوەکە هاوڵاتیان ناچارن بۆ خواردنەوە و چێشتلێنان بەکارینێنن، بەڵام بەهۆی بەرکەوتنیە و ئاوە بە پێست لە کاتی جلشتن و بەکارهێنانی بۆ موبەریدە و چەند پێداویستیەکی دیکە مەترسی لەسەر تەندروستی بەکاربەران دروست بکات. پەیام لەگەڵ یەکێک لە شۆفێری تەنکەرەکان قسەی کرد و لە بەرامبەردا و شۆفێرە وتی ئێمە لە شەمعە یاساییەکان ئاو دەکڕین، بەڵام بەشێک لە شۆفێرەکان لە تانجەرۆ و شوێنی نەگونجاو ئاو بۆ گەڕەکەکان دێنن و بە نرخی نیوەی ئێمە بە هاوڵاتیان دەفرۆشن. زانە لە چ شوێنێکۆیت ئاەتان جەرۆیە یانی شوێنێکی ترە ئەنجاوەکو لەگەڵەوەشا بە سعرێکی زۆر زۆر گران ئەیفرۆشنەوە بەەوە خەڵکە. وەڵام تەنکەرێکی بۆ نمونە 12 بەرمیلی لەم درێژەکان بە 15,000 ئەوە زۆرە بۆ خەڵکیش لەم کاتە اینجا بە حساب ئەم ساڵ کە باران زۆر بۆ ئاو زۆر بووە هەتا ئێستاش ئێمە 5 ڕۆژداری ئامان بۆیێتەوە بە هوانە معناهیتێنێ خەڵک کە ئەم ساڵ خۆشی باران هەبوو ئاو هەیە 5 ڕۆژدارێک ئابێتەوە اینجا بەخوای گەورە هاتوۆتەوە تەنکی پڕ ناکات هیچ. بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیش لە ڕاگەیەنراوێکدا پەیامێکی بۆ هاوڵاتیان هەیە و دەڵێ هەر تەنکەرێک لۆگۆی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی پێوە نەبوو ئاوی لێ مەکڕن لە هەمان کاتتا ڕای دەگەیەنێت هەڵدەستن بە داخستنی تەواوی ئەو شەمعانەی نایاسایین و پشکنینش بۆ سەرجەم ئەو شوێنانە دەکەن کە تەنکەرەکان ئاوی لێوە دەبن بۆ گەڕەکەکان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.